They're also poor. Iran is poor. Hamas is poor. They're all ترامپ poor. لەگەڵ ڕاوێژکارەکانی باسی ئەگەری هێرشکردنە سەر دامەزراوە ئەتۆمیەکانی ئێرانی کردووە. بە گوێرەی راپۆرتێکی نیویۆرک تایمز، ترامپ کە دوو مانگی ماوە ئۆفیسی سەرۆکایەتی بەجێ بهێڵێت، چوارشەمەی ڕابردوو لە ئۆڤال ئۆفیس داوای ڕاوێژی کردووە سەبارەت بە ئەگەری هێرشکردنە سەر دامەزراوە ئەتۆمیەکانی ئێران. بە گوێرەی راپۆرتەکە هەریەکە لە مایک پێنس جێگری سەرۆک، مایک پۆمپیۆ وەزیری دەرەوە و مارک میلی سەرۆکی دەستەی هاوبەشی سوپای ئەمریکا لە کۆبوونەوەکەدا ئامادە بوون. ترامپ پرسیاری ئەوەی لێکردوون کە ئایا هیچ بژاردەیەکی لەبەردەستە بۆەوەی لە چەند هەفتەی داهاتوو هێرش بکاتە سەر ئێران؟ وەڵامی ئەندامانی ستافی سەرۆکایەتی نەرێنی بووە و هۆشداریان داوەتە ترامپ کە هەنگاوێکی لەو شێوەیە لە کۆتاییەکانی سەرۆکایەتیدا دۆخەکە زۆر ئاڵۆستر دەکات. هەر ئەمڕۆ ئاژانسی بەرگری موشکی ئەمریکا ڕایگەیاند بە سەرکەوتویی سیستمی SMC-یان تاقی کردوێتەوە کە توانیوێتی موشکێکی بالیستی کیشوەر بڕ ICBM بخاتە خوارەوە. ئەمەش وەک ئاماژەیەکە بۆ ئەو موشەکە بالیستیانەی کە ئێران شانازیان پێوە دەکات و بەهۆیانەوە هەڕەشە لە هێزی دەریایی ئەمریکا دەکات لە ناوچەکە. لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵەکە ئێران وەڵام دەداتەوە. علی ڕەبیعی وتەبێژی حکوومەتی ئێران ڕایگەیاند هەر کردەوەیەکی سەربازی لە دژی وڵاتەکەی ڕوبەڕووی وەڵامێکی زۆر توندی ئێران دەبێتەوە. لەوانەیە هەوڵێک هەبێت بۆ هێرشکردن، بەڵام ئەمە بۆچوونی خۆمە نەوەکو بۆچوونی فەرمی حکوومەت. من پێم وانییە کە ئەمریکا کارێکی لەو شێوە بکات. پێم وانییە بیانەوێت سەقامگیری ناوچەکە و جیهانی شتێک بدەن، بەڵام لە ئەگەری هەر هێرشێکدا ڕوبەڕووی وەڵامی زۆر تون دەبێتەوە. ئەم بۆچوونەی ترامپ دوای راپۆرتێکی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم دێت کە هۆشداری دابوولەوەی ئێران بەردەوامە لە زیادکردنی ئاوی قورس و یۆرانیۆم کە زۆر زیاترە لەو بڕی لە ڕێککەوتنی ئەتۆمی 2015دا بووی دیاری کرابوو. ترامپ ویستوێتی بە شێوەیەکی سنووردار و دیاریکراو هێرشەکە ئەنجام بدات و بنکە ئەتۆمیەکانی نەتانز بکاتە ئامانج. کشانەوەی ترامپ لە ڕێکەوتنی ئەتۆمی و سەپاندنی سزای تاکلایەنە بەسەر تاراندا وڵاتەی ناچار کرد لە هەندێک لە پامبەندیەکانی با ڕێکەوتنەکەەوە بکشێتەوە. ئێستاش کە بە گوێرەی ئەنجامە بەرایەکان بایدن لە پێش ترامپەوەی و ئەگەری بوونەسەرۆکی زیاترە، وڵاتانی ئەوروپی زیاتر هانداوە بۆەوەی تا وەرگرتنی ئۆفیسی سەرۆکایەتی ئەمریکا خۆیان ڕاگرن و جارێکی دیکە سیاسەتێکی نوێ بەرامبەر بە کێشەی ئەتۆمی ئێران بگرنەبەر. هێشتا ئەنجامی کۆتایی هەڵبژاردننی ئەمریکا ڕانەگەیەندراوە و ترامپیش دانی بە شکستەکەیدا نەناوە و بەردەوام دەڵێ من هەڵبژاردنەکەم بردووەتەوە. لە ئەگەری دۆڕانیدا دەیەوێت تا 21 ساڵی داهاتوو دیوارێکی گەورەی سزا لەسەر ئێران دروست بکات و کێشەیەک لە بەردەم ئیدارەی داهاتووی ئەمریکا دروست بکات کە هەڵگرتنی بۆ بایدن و ئیدارەکەی زۆر ئەستەم بێت. نەریمان هەورامی، کوردستان 24.